کاردانەوەکان لە پاش کوشتنی قاسم سولێمانی بەردەوامەوە ئێرانیش هەموو هەوڵێکی نێوەندگیری ڕەت کردووەتەوە و جەخت لە تۆڵەکردنەوە دەکاتەوە. لە کۆبوونەوەیەکدا پەرلەمانی ئێران بکوژانی قاسم سولێمانی بە تیرۆریست ناساند. دواتری شەنجومەنی چاودێری دەستور بڕیارەکەی پەرلەمانی بۆ بە تیرۆریست ناساندنی پەنتاگۆن پەسەند کرد. هەروەها وەزیری دەرەوەی ئێران چەندین چاوپێکەوتنی ڕۆژنامەوانی لەگەڵ ڕاگەیاندنەکانی نێوخۆی و دەرەکیەکان ئەنجامدا و ئاماژەی بۆ کرد کوشتنی قاسم سولێمانی هەڵەیەکی گەورەیە و شایانی بەخشین نییە و تۆڵەی دەکەنەوە. کاتی تۆڵەکردنەوەشمان ئێمە دیاری دەکەین نەک ئەمریکا. محەممەد جەواد زەریف ئاماژەی بۆش کرد پێچەوانی هەنگاوە تیرۆریستیەکانی ئەمریکا کاتی ئەنجامدانی کردەوەکەمان ڕادەگەێنین و باشکرا ئەنجامی دەدەین و بەرپرسیارەتەکەشی هەڵدەگرین چون ئەمریکا هەنگاوی بۆ جەنگ ناوە و دەبێت ئامادەی ڕوبەڕووبوونەوەی بەرەنجامەکەشی بێت. سەرۆکی ئەنجومەنی ئەمنی نەتەوەی ئێرانیش وتی تۆڵەکردنەوەی سلێمانی تەنها یەک کردەوە و چالاکی لە خۆ ناگرێت و بچووکترین کردەوەمان گەورەترین کابوسی مێژووی ئەمریکا دەبێت. عەلی شەمخانی ئاماژەی بۆش کرد 13 پێشنیازیان بۆ تۆڵەی کوشتنی قاسم سولێمانی پێشکەش کردووە. هاوکات ئەندامانی پەرلەمانی ئێران لە نامەیەکدا بۆ عەلی خامنەیی ڕابەری باڵای شۆڕشی ئیسلامی ئێران داوای تۆڵەکردنەوەی خوێنی قاسم سولێمانیان کرد. سەردار سەلامی فەرماندەی سوپای پاسداران لە مەراسیمی بە خاکسپاردنی قاسم سولێمانی لە پارێزگای کرمان هەڕەشەی کرد و وتی قسەی کۆتایی لە سەرەتادا دەڵێم تۆڵە دەکەینەوە تۆڵەیەکی کاریگەر و گورچک بڕ تەنها کەمێک ئارامتان هەبێت. لا چوارچەوەی کاردانەوە جیهانەکانیش وەزیری دەرەوەی بەریتانیا ڕایگەیاند دەبێت ڕێژکەیەکی دیبلۆماسی لەگەڵ ئێران بدۆزنەوە لەبەرەوەی هەر جەنگێک ڕوو بدات وێرانکاری و زیانی گەورە بە دوای خۆیدا دەهێنێت. یوسف بن عەلەوی وەزیری دەرەوەی عومان لە کۆڕبەندێکدا لە تاران ڕایگەیاند بە ئامانجی هێورکردنەوەی بارگرژیەکان ئەمریکا نامەیەکی بۆ ئێران پێداون. جێ ئاماژەیە بەر لە وڵاتی عومانیش باڵوێزی سویسڕا و وەزیری دەرەوەی قەتەریش پەیامی ئەمریکایان بۆ ئێران هێنابوو بەڵام حەسەن ڕۆحانی لە پەیامێکدا وتی با ئەمریکا خۆی لە ناردنی نێوەندگیر ماندوو نەکات چون ئێمە تۆڵی خوێنی قاسم سولێمانی دەکەینەوە. لە بەرەنجامی هەڕەشەکانی ئێران واشنتۆن هۆشداری با کەشتەکانی لا خۆرهەڵاتی ناوەڕاستدا و باری لە ناکاوی بۆ هەمویان ڕاگەیاند تا لە هەر پەرچەکردارێکی ئێرانی بە ئاگا بن. هەروەها ئاژانسەکانی هەواڵ بڵاویان کردەوە ئەمریکا چەند فڕۆکەیەکی B-52 ڕەوانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کردووە و بەنیازی دامەزرانی فڕۆکەخانەیەکیشە لە عێراق بۆ فڕۆکەی B-52. وەزیری دەرەوەی ئەمریکاش لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسی داوتی سولەیمانی با سەردانی فەرمی سەردانی عێراقی نەکردووە و پەیوەندی لەگەڵ چەندین گروپی چەکداری تیرۆریستی هەبووە لە نێویشیاندا بجووتنەوەی تاڵیبان. مایک پۆمپیۆ ئاماژەی بۆش کرد کوشتنی سولەیمانی لە سەر بنەمای هەواڵگریەکی ورد بووە. سکرتێری ناتۆش لە پەیوەندێکی تەلەفۆنیدا بە عادل عەبدولمەهدی سەرۆکوەزیرانی کاربڕێکەری عێراقی وت بە هەموو ڕێکەوتنەکانەوە پابەندن و بۆ پاراستنیە وڵاتە هێزەکانیان لە عێراق دەمێنێتەوە. لەلایەکی دیکەشەوە مەهاتیر محەممەد سەرۆکی مالیزیا وتی کوشتنی قاسم سولەیمانی کردەیەکی ناخلاقیە و هاوشێوەی کوشتنی جەمال خاشقچی ڕۆژنامەنووسی سعودی لە کونسوڵخانەی سعودیە لە تورکیا خێزەونە. پاش بەرزبوونەوەی نرخی دۆلار بانکی ناوەندی عێراق بڵاوی کردەوە بۆ سەقامگیری نرخی دراو 300 ملیۆن دۆلاریان خستۆتە بازاڕەوە. هاوکات وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕایگەیاند عێراق هاوپەیمانمانە و لا بەرنامەماندانیە سزای بەسەردا بسەپێنین و ڕێگای گفتوگۆ یەکەم ڕێگایە بیگرینە بەر. لەلایەکی دیکەوە جێگری وەزیری دەرەوەی ئێران وتی هەڵپەساردنی کارکردن با ڕێکەوتن نامەیە تۆمی مانای کۆتایی هاتنی ڕێکەوتنەکە نییە بەڵکو لا درێژەی زنجیرە کاردانەوەکانی کوشتنی قاسم سولەیمانیە. عەباس عێراقچی وتیشی لەسەر ڕێکەوتنی ئەتۆمی ئێمە ئامادەین بۆ گەڕانەوەی هاوکاری و هەماهەنگی بەبێ مەرج. هاوکات لە چوارچێوەی کاردانەوانی و خۆیەکانی ئەمریکاش دژی کوشتنی قاسم سولەیمانی ئادەم شێف سەرۆکی لیژنەی هەواڵگری ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا ڕایگەیاند بڕیاری کوشتنی قاسم سولەیمانی بڕیارێکی ئیستیفزازی و ترسناکە. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام.